سلاوتان لبی لو برنامج چنوی حادزیلا بسیارکم لنگو هیا انگوش مشکلی پرتستان هیا پرتستان زوان دریج نابیتن یعنیش زور توشی مخور دبن امن علاج چی باز لنگو هیا هم پرتستان بقوت دکه هم پرتستان زوتریش دیتن و هم توشی او مخورش نابن تسمان پیوسته پیاس و کرکدی بخوی گلچی سوره پێشانشتان دەرم هشک دەکرێتن ئەو هەیە ئەو کەرکەدی دەتان بکەیت چاچی دەرەجەیەکە زۆر خۆشیشە ئێستا یەکەمینجە بە پیازەکە حازرکەین پیاز یارمەتی پرتستان دەکاتن حتا زۆر چەور نەبی چەوراتێکەکەی لا دەباتن ئێستا پێویستمان بەرەندە چییە؟ ئەو زۆر مهمە دەبی هوردی بکەین ئەمە پێویستمان بەڕاستی بەس بە ئاوەکەیە پیازە چی دیش پێویستمان بە کچەک زۆریە چکە هەندێک ئاوەکەمان دەوێتن پەرفێکتە ئێستا ئەوەندە حازرە پێویستمان بە پڕۆکە چییە؟ چکە ئەمە پێویستمە بڕاستی بەس بە ئاوەکەیە گڵاسێکیشمان پێویستە بە مڵاکە چی دەکەینە ناو ئێرە ئەو ئاوا زۆر گرنگە ئەی پێویستمانە ئەوەندە بەسە خۆی دەتان لێرەدانین کەرکەدی ئێستا پێویستمان بە کارکردیە کەرکەدیەکە دەبی لەگە هاوانێکی هورد بکەین پێویستمان بە دوو مڵاچیە دوو مڵاچی چای هەندێک تێدەکەین کەرکەدی بەخۆی زۆر ڤیتامین سی تێدایە یارمەتی کۆلاژیش دەکاتن حتا پرتستان جوانتر بێتەوە ئێستاوەی هورد بکەم تەماشای بکەن هورد بیتن ئەوە زۆر گرنگە یعنی بەس تۆزەکە بیتن ئەوە دەتانن هەفتەی 3 جار بەکاربینن شوێ بەکاربینن باشترە نەکو بۆنی پیازتان لێدێ یعنی ئاگداری خۆتان بن ئەو مڵاکە چی دی ئێستا ئەوەی دوو مڵاکمان پێویستە یەک ئەوش دوو باش تێکەڵی دەکەین ڕەنگە چی جوانیش دەداتن سۆرە ئێستا ئەو ئاوەی دەکەینە ناو پرچی خۆمان چ دەکەین دەبی مەساژی بکەن تقریبەن 10 دقیقە هەتا چارێکە چی مەساژی بکەن و دوای وازی لێبینن ڕاوستین 10 دقیقە هەتا چارێکێک و دوا بڕۆن پرچی خۆتان بشن سلااو ڕێزم هەیە